بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و کاتتان باش لەگەڵتان دەبم لە پێشکەشکردنی ئەڵقەی چارەم هەڵسانەوە و پێشکەوتنی وڵاتی مالیزیا. بەڕێزان لە ئەڵقەی دووەم و سێم باسی تەجربەی دوو وڵاتمان کرد. ئەوە سێمین وڵاتەکە لە وڵاتانی ئاسیا حسابە دەکەوێتە بینی بلۆچی هند و بلۆچی سین. مالیزیا لەو ناوەندەیدا هەیە، لە دەوروبەریشیدا وڵاتی تایلەند و وڵاتی ئەندونوسیا هەیە. ئەو وڵاتە لە دێر زمانەوە لە زمانێکی زووەوە لە ڕێی بازرگانەکان دینی ئیسلامی پێگەیشتە. ملەتەکە ملەتی مالاوی کە ملەتێکی سەرەکی وڵاتی مالیزیاینە بوونە هەڵگری ئەو دینە. بۆیە ئەو سێ نمونەی کۆریای باکوور ڤێتنام لەگەر مالیزیا سێ نمونەی جیاواز. کۆریای باکوور وڵاتێک بەبێ ئایدیالۆجی بەبێ بیر و ئایدۆلۆجیایەکی دیاری کراو و وڵاتی ڤێتنام لەسەر ئایدۆلۆجیای شتراکی و شوعیەت وەی سێمیشمان ئێستا لەسەر ئایدۆلۆجیایەکی دینداری و ئاینی و پاڵپشت بە ئاینی ئیسلام توانی ئەو هەڵسانەوە و پێشکەوتنە خێرای ببینی. بۆیە ئەو سێ وڵاتانم هەربژاردە. وڵاتی مالیزیا بەڕێزان وڵاتێکی مەلەکی دەستوری ئیتحادیە، پێکاتێ لە سێزدە ویلایەت و سێ ئەقلیمی گەورە. لە ساڵی 1957 بە ساڵی ئیستقلالی مالیزیا دانرێ، بەڵام پێش ئەو ساڵانە وڵاتی مالیزیا وڵاتێکی داگیرکراوە هەردەم کاتێک لە بەندەستی پورتوغالەکان بووە، دوای لە بەندەستی هۆڵندیەکان هاتن داگیریان کرد، دوای ئینگلیز هات. بە تایبەتی پاش حەربی عالەمی شەڕی یەکەمی جیهانی ئینگلیز زۆر بە خراپە هات داگیری کرد و ئەو وڵاتی کەتە بەندەست و هەموو خێر و بێراتی وڵاتی مالیزیای لە بۆ خۆ دەبرد. بە تایبەتی وڵاتی مالیزیا ئەو کاتە بە مەتات زۆر مەشهور بوو، لەگەر ڕۆنی زەیتی نەخیل مەشهور بوو. والحاصل ئەوە سفەتی داگیرکەرانە کە دێنە هەر وڵاتێک هەموو خێر و بێراتی وڵاتەکە دەبن و خەڵکەکەش هەژار دەکەن. لە شەڕی جیهانی دووەم یابان هاتە ناو مالیزیا و مالیزیای داگیر لە ساڵی 1940 لە 1945 مالیزیا کەتە بن داگیرکەری یابان. ئەویش بە هەمان شێوە معروفە، ناسرایە داگیرکەری یابانی ڕەحمی بە هیچ خەڵکەکەی نەکردووە و دائما بە کوشتن و بڕین و لێدان و سەرکوتکردنی خەڵکەکە ئەوە سفەتی ئەو داگیرکەرانە بووە. لە پاش دۆڕاندنی یابان لە شەڕی دووەمی جیهانی دیسانەوە مالیزیا دەکەوێتە بەر داگیرکەری وڵاتی بەریتانیا دیسان داگیری دەکاتەوە، دێتەوە ناوێ دیسان خەڵکەکەی ئەو دەکات. بەڵام ئەو جارەیان گۆڕانکاریەکی دیمۆغرافی زۆر ترسناک لە مالیزیا پەیڕەو دەکات. ئەویش بە هینانی دەستی کرێکاری سینی و هندی. بۆیە بۆ ماوەیەک وای لێدێ کە وڵاتی مالیزیا سینی 125 سینیە، 165 مالاوینە ئەسلی خەڵکەکەی مالیزی و هەروە 109 خەڵکی هندیە. ئیتر ئەوە بارودۆخی ئەو وڵاتی مالیزیای بۆ هەتا ئێستا هەتا ئێرەوە لە ساڵی 1957 کە استقلالیان کرد، ئیتر ئینگلیزیان دەرکرد و ئینگلیزیان بەڕێ کرد و سەبرە هەوڵیاندا چاکسازی دەست پێ بکەن. وڵاتی مالیزیا لەبەر هەژاری و نەداری نەبوونی هیچ پیشەسازیەک ئەو وڵاتە نەیدەزانی چۆن هەنگاو باوێ لە چێوە دەست پێ بکەن. بەڵام زیرەکاتی سەرکردەکانیان لەوەی دابوو کە توانیان یەکەم هەنگاو دەرکردنی داگیرکەر بوو، دووەم هەنگاو تەمینکردنی ئەو شەریکاتانە بوو کە داگیرکەر ئینگلیز لەوێ دروستی کرد بوو بۆی نەفعەکەی لە بۆ خەڵکی مالیزیابی. سێمینیان و لە هەمووی گرنگتر ئەوە بوو کە موساڵەحەی ئیجتیماعیان ئێعلان کردواتە پێکهینانەوەی خەڵکەکەین. ئەوە نەبێ بڵێ من مەسەلەن مالاوی بچووکم ئەو بڵێ من گەورەمە بچووکە. ئەو کاتە مالاویەکان ژێردەستە بوون، هیچیان لە دەست نەبوو، لە گوندەکان دەژیان. سینیەکان و هندیەکانیش بە تایبەتی سینیەکان بازاری مالیزیان لە دەست بوو، هێزی ئابووری لە دەستەوان بوو. بۆیە ئەو حزبی مالاوی سەرەکی یەکگرتووی ئەوەی مالاویان دامەزران و توانیان بەواستەی ئەو مجموعە چاکسازیانە ملەتی مالاوی خۆیان برندکەن، حکومەت بکەوتە بندەستیان و بتوانن فڕەسی کارکردن و ئیشکردن لە بۆ خەڵکی مالاوی پەیدا بکەن و وای لێبێ کە مالاوی ببنەوە
دەسەڵات بگرنە دەست. بەڵێ بەڕێزان ئەو بارودۆخە بەردەوام بوو هەتا هاتنی مەهاتیر محەممەد کە دەکات هەتا ساڵی 1991 توانی دەسەڵاتی مالیزیای بەدەست بگری و ببتە سەرۆک وەزیرانی مالیزیا. مەهاتیر محەممەد بە هەڵسانەوە و بە دروستکەری مالیزیای نوێ هەژمێردرێتن. ئەو بەڕێزە لە سەدەستی ئەو بەڕێزەی مالیزیا توانی گەشەکردنەکی زۆر خێرا بەدەستبینی. لە هەرە کارە گرنگەکانی مەهاتیر محەممەد ئەوەیە کە یەکەمینیان بە یەک چاوچاویدا هاوڵاتی چ مالاوی بی چ سینیەکە بی چ هندێکە بی هاوڵاتیە یەکسانە لە حقوق و واجبات هەمووی پێکەوە. ئەوە وای کرد بەردی بناغی پێشکەوتنی ئەو وڵاتە لەو خاڵەوە دەستی پێکرد. خاڵی دووەمینیان خەڵکی لە گوندەکان و دێهاتەکان هینە ناو شارەکان طبقەیەکی مامناوەندی دروست کرد کە بتوانێت ئەو طبقەیە ئامادە بکرێت بۆ بەرپاکردنی شۆڕشی پیشەسازی یان چوونە ناو پیشەسازی یان بابرێن چاکسازی پیشەسازی بکرێتن دەست پێ بکە. بۆیە ئەو طبقەیە بووە بەردی بناغی ئەو پێشکەوتنە. خاڵێکی تر بازاری ئازاد کرد، بازاری کردەوە، یاسایەکانی زۆر ئاسانکاری لە یاساکان کرد، باجی زۆر کەم کردەوە، تعریفەی گومرجی ئەو ماوەدانێک کە دەهات کە کەرستەی خاوبوون لە بۆ سناعە کەمی کردەوە. مەجالێکی بوارێکی زۆر گەورە و جوانی ڕەخسان لە بۆ بەبەرهێنەری بیانی بێتن، شەریکەی خۆی دابنێ و مەسناع و پیشەسازیەکانی خۆی کارگەکانی خۆی دابنێ و ئینتاج دەست پێ بکاتن، دەست بە ئینتاج بکە. ئەوڕۆ دەتوانین بڵێن مالیزیا بەو کۆمەڵە چاکسازیانی کە مەهاتیر محەممەد بەرپای کردو دەتوانین بڵێن یەک لە وڵاتە هەرە پێشکەوتوەکانی ئاسیایە لە دوای کۆریا و یابان و سین و کۆریا بێتن و لە ڕووی دەخلی فەردەوە زۆر لە دوای سنغافورە و بڕۆ نایدێتن. دەخلی فەرد تێدا زۆر فراوانە بەڕێزان. مالیزیا لە ساڵی 1997 تووشی ئەو شکستەی بوو کە ئەو ئەزمە گەورەی کە تووشی وڵاتە ئاسیویەکان بوو، ڕوخان و داڕمانی گوتمان دراوەکە بوو. سندوقی نەقدی دووەلی هاتە مالیزیای و پێشنیاری کرد کەوا دەبی عملەی خۆیان دیسانەوە بشێن و مەجموعە ئیسلاحاتێ بکەن و قەرز بکەن. بەڵام مەهاتیر محەممەد ڕووی نەدا سندوقی نەقدی دووەلی و بەڕێکردن و ئەسڵەن بڕیاری ئەوە بوو کەوا لە ناوە خۆوە بتوانن گۆڕانکاری دروستکەن. بەڵێ واش بوو ئەو گۆڕانکاریانی کە لە ناوە خۆ دروستی کرد نرخی عملەی سابتی کرد بە یەک سعر تەوزیع بکرێت لە هەموو مالیزیای. ئەوە وای کرد دارمان ڕوونەدا لە وڵاتە. اینجا گرنگی بە پیشەسازیدا، پیشەسازی کۆمپیوتەر، پیشەسازی بەرمەجیات، پیشەسازی ئۆتۆمبیلیشی ئێعلان کرد کە یەکەم سیاریان بەرهەمینە بە ناوی پرۆتۆن. ئیتر ئەو وڵاتە ڕووی لە گەشەکردن کرد، ڕووی لە نما و بەرزکردن کرد، گەشەکردنی ئابووری 6-7 تۆمار کرد کە ژمارەیەکی زۆر فراوانە، زۆر بەرزە لە ڕووی ئابووریەوە. وڵات کە خۆشگوزارانی هاوڵاتی مالیزی هەستی بە بەختەوەری و کەیفخۆشی و خۆشی دەکرد، هەستی دەکرد یعنی جیاوازە لەگە وڵاتانی دەوروبەر و تەنانەت لە دەوروبەری خۆشی سنغافورەش بە هەمان ئەو شێوەیە. بەڵام من نمونەی سنغافورە لە بەرەوەی زۆر باسکرایە، نمونەی مالیزیام هیناوە زیاتر بارودۆخەکەیەوە بارودۆخی وڵاتە عەرەبیەکانیش دەچێت کە بەداخەوە لەو کاتانی کە مالیزیا گەشەی کرد وڵاتە عەرەبیەکان زۆر لە مالیزیای دەوڕەمەندترن کە تەنانەت مالیزیا کوالامپور کە پایتەختەکەیتی ناسرا بوو بەوەی کە باخچەیەکە ینی غاباتێکە و هیچی لێ نییە، جادەیەکی قیری لێ نەبووە. بەڵام زیرەکاتی و لێهاتووی سەرکردەکانی توانی دڵسۆزی و دەستپاچی سەرکردەکان توانیان بە پلانی جوان و بە پلانی داڕێژراوی ڕێک و پێک بتوانن ئەو وڵاتە زۆر بەرەو پێشبن. ئێستا مالیزیا لێک لە وڵاتە پێشکەوتەکانی دنیاە. خاڵێکی گرنگی نهێنیەکانی سەرکەوتنی مالیزیا لەوەی دابوو کە جەنابی مەهاتیر محەممەد ڕوئیەت ڤیژن 2020 ئیعلان کرد. ئەو ڕوئیەیە دیدێکە یان هەر بە عەرەبیەکەی خۆی کە ڕوئیا واتە لەو ڕۆژێکی ئەعلان دەکا پاش 20 ساڵی تر مالیزیا بەچێ دەگات. لێستاوە باز لەوە دەکا پیشانیان دەدا کە ئەمە دەبێت لە ساڵی 2020 مالیزیا بەو شێوەیە بێ بە پێشکەوترین شێواز بە بەرزترین بنەماکانی ئابووری لە بەرزبوونی دەخلی فەرد لە GDP ئیجمالی ناتیجی مەحەلی بەرز بێ، ئیجمالی ناتیجی قەومی بەرز بێتن، ئاستی پیشەسازی بەرز بێتن بۆی بتوانێتن
وڵاتی مالیزیا هەم پارێزراو بێ لە هەر گرفتێکی جیهانی و کارەساتی جیهانی هەم بشتوانێتن بەو خێراییە کە پێشکەوت بوو بەمان خێرایی زیاتر بەرەو پێش بچی و بتوانێت گەشەکردنی ئابوووریەکەی لە دەستە خۆی نەدا و یەک لە وڵاتانەی دنیای بێتنکەوە لە ڕووی پێشکەوتنی پیشەسازیەوە و هەروەها لە ڕووی کشت و کاڵیشەوە بتوانێتن هەیبەتی خۆی لە دەست نەدا و نەڕوخێ و دانەڕمێتن. بەڕێزان ئەو تەجروبەی مالیزیا ئەومان پێ دەڵێکەوە کاتێک کە پلانی گونجاو کاتێک کە پلانێکی پێشکەوت و دڵسۆزانە و بەدەست پاکانە بەدەست پاک عەقڵێکی پاک بەڕێوە ببا ئەوە دەتوانرێ گەشەکردن دروست ببێت بتوانێت استقراری سیاسی دروست بێ ئەنجا گەشەکردنی ئابووری و ئینجا وڵات بەرە و خۆشگوزەرانی و خۆشبەختی و پێشکەوتنی بڕوا و بتوانێت لە هەموو مؤشراتەکانی چ ئومەمی متحیدە و چ مؤشراتە اقتصادیەکان کە گرنگیەکی زۆری هەیە بۆ هاوڵاتی تەبعاً ئەگەر وڵات لە ڕووی ئابووریەوە گەشەی کرد و لە ڕووی ئابووریەوە بەرەو پێشچوو ئیتر ملت سوودمەند دەبی ملت لی بێبەش نابی. بەڵام تۆ نەتوانی پلان وەکو وڵاتە عەرەبیەکان و یان ئەو وڵاتەکانی ناوچە بەڕاستی زۆر لە کۆریا زۆر لە مالیزیا دەورەمەندتر بووینە و ئیمکانیەتیان زیاد بووە موادی خامیشیان زۆر بووە کەچی نەیانتوانیە گەشە بکەن نەیانتوانیە پێش بکەون وا بەرەو ساڵانی لە ساڵی 2021 دەڕۆین کەچی وڵاتیان هەر ڕووخایە و وێرانە و دوورە لە هەموو مەزاهرەکانی پێشکەوتن و خۆشگوزەرانی و بەختەوەری. بەڕێزان ئەوە نمونەی ئەوە لە ئەڵقەی چوارم توانیمان تەجروبەی مالیزیا شکارێکی بۆ بکەین و بنەماکان و نهێنیەکانی سەرکەوتنی وڵاتی مالیزیا بخەمە بەر باز بکەین و بخەینە ڕوو بۆی بتوانین تێبگەین لە کۆڵەکەکانی پێشکەوتنی وڵاتی مالیزیا لە شوێنە چۆن توانیان ئەو گەشەکردنە خێرایە لەوەندە ماوەیە بکەن. بۆ ئەڵقەی پێنجەم هەوڵ دەدەم هەڵسانەوە و گەشەکردنی وڵاتی بەرازیل باز بکەین بزانین ئەوانش چۆن توانێتیان ئەو وڵاتی خۆیان بەرەو پێش بوێن. سوپاسدانەکەم و خوداحافیز.